بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. عزيزان وخوشويسان، السلام عليكم ورحمة الله وبركاته. لحلقيكي نوي برنامج سلوك لمانجا مباركة ولم شاشة تلفزيون وديسان بوينا وميوانتان. لحلقي بيشودا لباسي باراستني حواسو أو منفذانيك منافذن واشتكان أبنا وناوي دل بحثێکی زمان و بحثێکی چاومان کرد. بحثی زمانمان تەواو نەبوو و نەمانتوانی ئەو جۆرەی کە شایست و بایستە بحثی زمان تەواو بکەین. وتمان زمانمان ئەشێ لە قسەی ناشرین، لە قسەی حرام، لە جوێن، لە ئەو شتانەی کە حرامە بیپارێزین. و بەڕاستی زۆر ئەستەمە مرۆڤی مسلمان ئەو نە ئاستی خۆی بێنێتە خوارەوە، هەر قسەیەک بەسەر دەمیا جاری بێت، هەر قسەیەک بڵێت، هەر قسەیەک بکات، گوێنەدا چی بەسەر زوانیا دێت و چی بەسەر زوانیا نایە. ئینسانی مسلمان ئەشەی لەوە بەرزتر بێت، ئاگاداری دەم و زوانی خۆی بێت. هەموو کەسێک خراپەیە بەدەمیا، هەموو کەسێک قسەی ناشرینیە بەدەمیا، بەڵام ئەمە کە تۆ عادەتت بەردەوام قسەی ناشرین بێت، ئەمە کە گوێ نەدەی هەر ڕایەک هەرچێک بەدەم تا هات نەیگەڕێنیتەوە، بەڕاستی ئەمە داب و ئەخلاق و شێوازی مسلمانیەتی ئینسانی مسلمان نییە. بەڵام ئاستێکی سەرترمان ئێمە داوا کرد، وتمانەشێ لە قسەی بێمعنایش خۆت بپارێزی، قسەیەک کە جنێو نییە، قسەیەک کە خراپە نییە، بەڵام بێمعنایە، بێفائیدەیە، شتێکی ئەو تۆ نییە، حتا ئەشێ لەویشتە هەر خۆت بپارێزی. بەڵام لە منفەزی دەما لە ڕێگەی دەمەوە بەحسێکی تر هەیە فەوق العادە گرنگ و حیاتیە، ئەویش باسی پاراستنی دەم و زکە لە تیکەی حرام. ئەویش تأثيري مستقيمي لسر طاعاتي ئێمە هەیە. حتى وتویانە من أكل الحلال أطاعت جوارحه وإن أبى، ومن أكل الحرام عصت جوارحه وإن أبى. زۆر عجایب گرنگە. هەر کەسێک نانی حەڵاڵ بخوا، جوارح و ئەعزای ئەو ئیطاعەی خوا ئەکەن، حتى ئەگەر خۆیشی حەز نەکا. و هەر کەسێک نانی حرام بخوا، جوارح و ئەعزای ئەو عیسیانی خوا ئەکەن، حتى ئەگەر خۆشی حەز نەکا. واتە ئەو کەسەی کە بە حرام خۆی ئەژینێ مەیلی بۆ تاعەت نییە، و ئەو کەسە کە بە حەڵاڵ گەورە بووە زۆر مەیلی بە تاعەتە. بخوێنەوە لە ژیانی پیاوە گەورەکانە، لە وەکو ژیانی سعیدی نورسی علی الله مقامە، وەکو ژیانی ئیمامی بوخاری، وەکو ژیانی ئیمامی نەوەوی، و ئەو عالمە گەورە بەرزانەی ئەم مێژووی ئیسلامەدا گشتیان لەمەدا شەریک بوون کە باوکو باپیرانیان بە تیکەی حەڵاڵ گەورەی کردوون. برای بەڕێزم، خوشکی ئازیزم، مواظبی ئەو تیکە بکەیتە سەر سفرەکەت، لەکوێ هێنراوە، لەکوێ هاتووە، بە چیت بەدەست هێناوە. تۆ کە کاسبکارێکی هەی لە بازاڕە، ئەزانی ئەو تمەن بە تمەنەی، ئەو دینار بە دینارەی، ئەو تەکتەکی ئەو پارەی کە پەیای ئەەکەی، ئەزانی حەساب و کتابی لەسرە. ئەو شتە گران ئەفرۆشی یا هەرزانی ئەفرۆشی، کێشەیەکی تایە یا کێشەیەکی تیان نییە، هیچ مشکڵێکی هەیە یا هیچ مشکڵێکی نییە، دروسە یا دروست نییە، لە جێگەی خۆی ئەیفرۆشی یا لە غێری جێگەی خۆی ئەفرۆشی. مواظب بە ئامان مەبادا لە تەسامحێکا کە ئەیکە، لە چاوپۆشێکا کە ئەیکەی بژی کورە گوێ مەدە، هەتا خەت و زەبت و ڕەبتت لەسەر بەدەستهێنانی پوڵ و پارەت و بەدەستهێنانی ئەو ڕزقەی کە ئەیبێتەوە سەر سفرەکەت زۆرتر بێ، خۆش و بنەماڵەی شت زۆر زیاتر بەرەو تاعەت ئەچن. بزانە چی ئەبێتەوە بەژن و مناڵەکەت ئەدەی. و حتا لەم زمانەدا کە ئەخلاقەکان ڕەوشتەکان خراپ بوون، سوشیال میدیا و میدیا و ئەمانە زۆریانی هێناوە بۆ بێحەیایی، بۆ شتانێکی زۆر لە کۆمەڵگادا پەیا بوون، و زۆرێک لە مسلمانان ئەترسن لەوەی کە ئاخۆ ئێمە چۆن مناڵەکانمان فێر بکەین، ئاخۆ چۆن مناڵەکانمان پەروەردەی دینی بکەین. باوەڕ بکە ئەو شتانێک کە سایکۆلۆژیستەکان ئێڵێن، ئەو شتانێک کە کۆمەڵناسەکان ئێڵێن، ئەو شتانێک کە مامۆسایانی پەروەردەی ئێڵێن، ئەوانە هەر هەمووەکەیان لە کەفەیەکا دابنێ کە چۆن تربیەتی مناڵەکەت بکەی، چۆن ڕەوشتی پێ بدەی، هەر هەموویان لە کەفەیەکا دابنێ و نانی حەڵاڵش لە کەفەیەکی ترا دابنێ، و بەڵکو قورستر. ئەگەر هەموو تعلیماتی دنیا کۆ بکەیتەوە بە مناڵەکەتی بدەی، ئەخلاقیات هەموو شتێک، بەڵام نانی حرامی پێ بدەی، وەڵاهی پیاوێکی باشی تیا دەرنایە، وەڵاهی ژنێکی سەرکەوتوو تیا دەرنایە. بۆیە منفەزێکی تر لەو مەنافێزانە دەمە. بۆیە ئازیزان، ئێمە کاتێک سعیمان کرد کە عیبادەتەکانمان پتە و ظاهر و باتینی جوان بێت، ئەورادێک بۆ خۆمان دابنین،
ئەبێ هۆشیشمان بێ زەحمەتەکەمان بە فێڕۆ نەدەین، هۆشمان بە چاومانەوە بە زوانمانەوە و بە گوێمانەوە ببێت کە لە ڕێگەی ئەمانەوە بۆی هەیە ئەمانە وەکو شوێنە کە ئاوێکی تیابێ نەشتێکی تیابێ کە ئاوەکە نەشت کاتە دەرەوە نەمێنێ نابێ کەم تەرخەم بین لە بەرابەری ئەو منفەزانەوە کە منافزی دڵی ئێمەوە بەڵکو پارێزراوی بکەین لە ئەمانە. بەڵام با بڕۆینە سەر منافزێکی تر کە منافزی ظاهری نین کە بە ظاهر دیار نین، بەڵام بگرە لەم منافزانە گرنگتریشن چونکە هەن لە پێش ئەوانەوە. بەڵام من لەبەر ئەوەی بڕێک نامون خستنە دواوە لە حەڵقەیەکی تایبەتە بەحسیان بکەم لێرە هەرچەنێک توانیمان ڕوونکردنەوەیەک لەبارەی ئەو منفەزانیشە ئەەکەین. ئێمە شتێکمان هەیە بە نێوی خەواتر جەمعی خاڵترە. خاڵتر لە واشەی خوتوورەوە گیراوە، خوتوور وەتە هاتوچووکردن، ئەو شتێک کە خوتوورەکە بە مێشکواتە ئەو بیرەی کە یێت و ئەڕوات. خەواتر شاید ئەوەڵجارە بۆ طالبی مەکی دوایەوە ئیمامی غەزالی و علەمایەکی زۆر گەورەتر و ئەمڕۆژ لە سایکۆلۆژیا لە بەحسێکی بەرفراوانی علمی و زانستیدا لە ژێر چاودێری دەستگاهەیەکی ئازمایشی تەجروبیدا ئەم بەحسە بە شێوەیەکی ساینتیستی بە شێوەیەکی زانستی مەترح ئەکەن و لێکۆڵینەوەی لەسەر ئەکەن. ئێمە لە بواری مەسائلی معنادا لە بواری علەمای باڵتندا و خەواسی علەمادا هاتوون بابەتانێکیان مەترح کردووە بە نێوی خەواتر یعنی ئەو شتەی خوتوورەکە بە مشکی من و تۆدا، هەر فکرێک کە ئەگا بە زیهنی تۆ بۆچی تۆ تەواشا ئەەکەی، بۆچی تۆ ئەچی فرمانێک ئەنجام ئەدەی، بۆچی ئەچی کارێک ئەەکەی، منشەی ئەمانە بیرێکە کە یێتە ناو مێشکت. پێت چۆنە ئەگەر ئاوەکە لە سەر چاوەدا ببستی، پێت چۆنە بۆ ئەوەی کە تۆ تووشی حرام نەبی، بەر لەوەی کە چاوت بڕوانێ، بەر لەوەی کە زوانت باز ببێت کە ئەمان منفەزانە چۆن ببەسی. خۆب بێرە ناو مێشکت. هەمیشە لە خەڵوەتی خۆتە دانیشتوویەوە نەفەرێک خەریکە قسەت بووەکە، ئەوە بەحسێکە دواتری نەسەری ئەوە گەورەترین و واضحترین دلیلە لەسەر وجودی نەفس. یعنی ئێمە لە ناوەوە منێک هەیە، منێک ها لە دەروندا، مرۆڤێک ها لە دەروندا، منداڵێک ها لە دەروندا، هەرچێک ناوی ئەنیا ئەوەیە کە بەردەوام قسەت بۆ ئەکا، ئەوەیە کە هەمیشە قسەیەک لە زێنتە هاتوچووەکە. ئەڵێن لە شەو ڕۆژە لانی کەم بۆ هەر مرۆڤێک 7,000 دانە بیر بە مشکی مرۆڤی عادیدا تێپەڕ ئەبێت. 7,000 دانە بیر. علەمای ئێمە هاتوون ئەم بەحسی خەواتریانە بە کلیل داناوە. کلیل یعنی وەکو بڵی دەرگایەکە لەو دیویەوە ئەنبارێک لە معلومات دانراوە، کلیلەکە ئەم بەحسی خەواترەیە. پێت خۆشە نەفست بناسی، وتمان یەکێک لە معرفەتەکان نەفسە، علمەکان کە بەدەستی یێنین و یەکێک لە گرنگترین شتانەوەیە کە نەفسی خۆت بناسی، چونکە ئەگەر دەست کرد بە ناسینی خۆت ئەگەی بە ناسینی خوا و ئەم عیبادەتانە هەمووی معنا پێیا ئەکات و یەکێک لە گرنگترین مەراحلی سلوکی مرۆڤ دەست پێ ئەکات. خب ئێمە ئینشاءالله بە ئیزنی خوا جەلسەیەدا هاتووە چینە ناوە بەحسەوە، گەڕانەوە بۆ ناو خۆ، ناسینی خۆ. ناسینی خۆ ئەمە بابەتەکە یەسی، ئەمە پێشەکیەکە یەسی، ناسینی خەواتر. هەروەها ناسینی خەواتر مقدمەیەکیشە یان پاڵپشتێکە بۆ پاراستنی ئەم حەواسانەی کە وتمان دەم و چاو و زوان و ئەمانە، بۆیە لەم بینەدا ئەم بەحسەمانە داناوە کە هەم بخوا بە پێشوەکەی هەم بە پاشەکەی. خەواتر یعنی ئەو بیرانەی ئەو فکرانەی کە بە مێشکتا دێن. علەمای ئێمە کردویان بە دوو بەشەوە، خەیر و شەڕ. هەر بیرەکەیەتە مێشکی تۆ یا خەیرە یا شەڕە. خەیرەکە دوو بەشە، شەڕەکەش دوو بەشە. ئەو فکرەی کە خەیرە یا لە تەرەفی ذاتی حەق تەعالاوەتێ، پێ ئەڵێن ئیلهام، ئەلهەمەها فجورها وتەقواها، پێ ئەڵێن نەفسی ملهەمە. ئیلهام یعنی ئەو بیرەی کە خوای تەعالا مستەقیم خاتە ناو مێشکت. هەموو شتێک طبعاً بەدەستی خوایە، هەر هەمووەکەی، بەڵام هەیە مستەقیم خوای تەعالا ئەینێرێ، مستەقیم بەبێ واسطە هیچێک شتێک ئەیخاتە ناو قەلبتەوە. ئەمە خەیرەکەی ئەوەڵدانەی خوایە کە پێ ئەوتر ئیلهام. دوو بە واستەی مەلائیکەیە. مەلائیکە وەکو عەرزم کردی نەسیحەتکەرێکە، وەکو مرۆڤێکە هەیە لە پاڵی مشک تا قسەت بووەکە و بۆ ئەوە ناکەی بۆ ئەوە ناکەی. مێشکێک معزەرەت بیرێک کە بە مێشکێکە عبورەکات و تێپەڕ ئەبێت. ئەو بیرەی کە بە مێشکی مرۆڤ تێپەڕ ئەبێت، بڕێ وەخت ئەگەر خێر بکەیتە بەحسی ئەەکەین، ئەوە بەشێکی مەلائیکەیە پێڵێن لەمەت المەلەک. لەمەت المەلەک یعنی ئەو بیرەی کە مەلائیکەی خاتە ناو مێشکی مرۆڤەوە. ئەمە خەیرەکەی دوو بەشە. شەڕەکەیشی دوو بەشە. شەڕەکەیشی یا هی شەیطانە کە پێ ئەڵێن وەسواس، من شەڕ الوەسواس الخەناس. وەسواس یعنی ئەو بیرە پیسە منفیەی کە شەیطانێ خاتە مێشکی ئێمەوە. و خاڵتری شەڕی دووهەمیت هی نەفسە کە پێ ئەڵێن هەوا. هەوا یعنی ئەو شتەی کە نەفسی ئێمە داوای ئەکات و بە ئێمەی ئەکات. خۆ ئێمە لە ڕۆژە 7,000 دانە شتیە بە بیرمانە. ئەگەر ئینسان بتوانێت ئەم بیرە کۆنترۆڵ بکات، باوەڕکەن واردی هیچ شەڕێک نابێت
شرك ناكري إنسان واردي هي شرك نبيها مو كسهر جناح بارة بوجناحي بملمانا وغفلتي بملمانا بلام أجر مروف فيري كنترولي نفسي خوي ببيت وبتواني أو بيروكانا كبميش كيدادين كنتروليان بكات خيرك وشرك عبادتي زورتر أبيت عبادتي برشوق وشورتر أبيت بزورتر وباشتر خوي أناسي وباشتر لشر شيطان لشر نفس خوي جياكاتو خب شون بزانين أما خير يا شر وأجر شر شون بزانين هي نفسها هي شيطانة بوشي ما دام شر خومي اللي أبارزمنا علاجي فرقكات علاجي وسواسي شيطان لقل وسواسي نفسها فرقكات تمدوا أي بحثك النفس همان شيطانها نفس نوينرك شيطانك ليردا خوي تعالى داينا وبو امتحاني منوتو أول شت أو فكرية بمشكته أول ريقت أوي تطبيقي بلا سر معياري شريعة أم شتا يتا مشكت زانا شرعية يا أنا شرعية نفس بيتالي جناحك بك معلومة أنا شرعية لقل فلانة كسا جوينك بدا معلومة أنا شرعية برا وقت سخت بيتو يساوى معيار هاي كي ترمان هي برا وقت واقع نازاني يا خيرة يا شرة أما أول جات تطبيقي بلا سر شريعة دو تطبيقي بلقل رفتاي رسول الله صلى الله عليه وسلم وسلفي صالح ده بويا أبيهاتو بخويني توا للسيرة ده زور سيرة بخويني توا خوينوي زوري السيرة أهل ردا أزاني والله أمنا أخوة بس رفتاري بيغمر صلى الله عليه وسلم يا أما أخوابي أمنا أخوة بفلانة كاري أبو بكر الصديق يا أما أخوابي دوامين ريقي أويك أو بيرا بزاني خير يا شر لسر سيري سلفي صالح أتواني تطبيقي بدي والسي أرزيك لسر نفس بنورك حزب التماليك حزب جزرانك حزب نافرمانيك نفسك تسكيب أنا كذبت حزب معصية أكاد بزانا نفس تحزي بأكا بزانا أعزاف فوري إقدامي بوأكا يا إقدامي بوناك ألبت أويش بابلين زوريني أفكار مروف خوي بو خوي أتواني جيان كاتو كخير يان بشر بلام أجر هاتو شربو زاني من شريعة قبولي نية أجر زاني من لقل سيري صلفي صالحة ناخوينيتو أجر زاني من لقل سيري بيغمرة صلى الله عليه وسلم ناخوينيتو زاني من أمشت الشر أخو بزانين هي نفسها هي شيطان كابرا ألي بو أزان فرقيان شيء شيطان أي هوي عصيان كابتو شيطان أي هوي نافرماني بتوبكا هر جورك بت فقط جرك يتيتو نافرمانيك بكي تو جرقنية بلام نفس كشتيكي جرك بو أو شتي جرك ناس ناتواني بشتيكي ترازي نابي يعني أجر لو لحظة دا شهوتك جنسي جرك بو بشهوة طعام وازنايني أجر جاهو مقامك جرك بو بشهوتك تروازنايني بويا أملي ردا آواز جاينا كيتو كاتك بيرك خراب يبا مشكتا أزاني خرابة خد أزاني خرابة بيتخوش بزاني نفسه يا شيطانة خد لقل خود أقصبك لقل أو نفسه أقصبك بضي أمناكم بلان فلان كاري ترد بوكم كاركينا شرعي بزانا حزي بيك يا حزي بينك غير حزي بك وشيطانه شونك الشيطان فقد جركيتي طول الريقة بدر بكات بلان نفس نخير نفسك وكم من دالها من دال دقيقا بو أويد واي بحث يكن نفس دقيقا وكم من دالك وايه كجيري دا بشتك بس أو شتي جرك إتر غيري أو شتيكي تري جركني زوري كهنا بو أمرك بو مسألة غيري أو مسألة بهيت شاكيتر رزايات بياناكات وبهيت شاكيتر رازي نابت بويا بو أوي كبزاي نفسه يا شيطان اللي سروا بلان بيداغريا كالسري هي أيا بيداغرينا كالسري خب ريقة شاري شيء ريقة شاري أول لقل نفس الشيطان روبرونا بيتو أصلا بحث نكي لقل أنا هيك وقت أزاني بوشي نفس أمان خلاطيني دواي بحثك نفس خاص بخراب بمان أنويني خراب بخاص بمان أنويني شيطانيش قوتي هي لسر إنسان بويا نايكم تو بو نايكي آخر وايو خواي تعالى فرمويتي ميكا نايكم أما قورترين وباشترين ريقيك بو أو كإنسان للريقي أم خواطر النجاة لخواطر الشر لو فكرة من في أنا نجاتي بي وهركسك بتواني هر لدسبيكي أفكار دا هركسك بتواني لدسبيكي أفكار دا خوي بدس أفكاره ونجات بدات ونيلي بيركان عزيتي بكن نيلي بيركان قميبي بكن زور موفق ترى لويدا زور أتواني سركوتو تربي لويدا كدواتر كم ترتوشي معصية بي أقر توشي معصيتها زوتر واز بيني بويا أما الخواطر مفتاح الطريق
دەستپێکی ڕێگاکە بۆ ئەوەی کە تۆ بڕۆیتە ناو خۆناسینەکەەوە بۆ ئەوەی کە معرفەتی نەفس حاصل بکەی دەستپێکەکەی ئەم خەواترە یەتە ناو چاو یەتە ناو گوێ یەتە ناو زمان و ئاوا ئینسان بە فێڕۆ ئەدا بۆیە کاتێک تۆ دانیشە وەختی وا هەیە لە ماڵی خۆتا دانیشە بۆ خۆت ئەزانی چەندەها بیر بە مشکی من و تۆدا دێت و ئەچێت چەندەها بیر هزار جۆرە بیر دێ خۆب ئەوە ئەگەینێ کە من و تۆ سیستەمێک شتێکی گەورە لە ناو مشکماندا هەیە لە ناو قەلبدا لە ناو دڵدا سیستەمێکی زۆر گەورە هەیە کە هەموو ئەم ئەفکارانە لە ناویدا جێ ئەبێتەوە کەواتە خۆت بە گەورە بزانە نەکیانێ تەکەبورکەی بەسەر خۆتاوت وایە ئینشاءڵڵا چین لەسەر تەکەبور ئەوانە نا بەڵام ئەم بەشەرە مرۆڤێکی گەورەیە دەستکردێکی گەورەیە ئەم هەموو فکرەیە بەسەریان و ئەمجار دقەتەکەی شەیطان ئەی هەیە بتخەڵەتێنێ نەفسەی هەیە بتخەڵەتێنێ لەولاوە خوای تەعالا خێرت بووە ئەنجێ ئیلهامت بووە کە مەلایکەتێ کەواتە بوو تۆ بوونەوەرێکی زۆر گرنگی ئەی چی بکەین لێرەدا ئێمە چی بکەین بەم فکرانە خۆب جارە ئەگەر فکری خێریە بەسەرتا ئەگەر شتی باشیە بەسەرتا یەکشت بزانە ما وەدەعەکە ڕەبوکە وەما قەلا خوا وێڵی نەکردووە ها خوای تەعالا بەردەوام ئیلهامت بوو ئەکا ئەها خوای تەعالا بەردەوام تەوەسوتی مەلائیکەکان شتی خێرت بوو ئەنێرێ ئەمە زۆر گرنگە و ئەمە زۆر گەورەیە زۆر گەورەیە کە خوای تەعالا مەلائیکەیەک ئەنێرێت تا ئەوە بیرێک بخاتە مشکی تۆ کە بەڵکە بڕۆی دوور کەعەت نوێژ بخوێنی خوای تەعالا مرۆڤی خۆشگەرەکە خوای تەعالا زۆر مرۆڤی خۆشگەرەکە و ئەم مەحەبەتە کە خوای تەعالا بۆ مرۆڤ هەیەتی ئاوا ئەینوێنێ بیرێکی باش و شتێکی مثبت و شتێکی خێر ئەخاتە ناو مشکت کە تۆ بڕۆی کارێک بکەیت کەواتە ئەمە کە تۆ ئەفکاری باشیە بە مشکتا ئەمە کە ئەفکاری جوانی بە مشکتا نیشانەی ئەوەیە کە خوای تەعالا لطفی بە تۆ هەیە ئەڵبەت با بڵین خوای تەعالا لطفی بە هەموو کەس هەیە باوەڕێک بکەن بە کافریش ڕۆژانە دەها جار شت ئەنێرێ کە هیدایەتی بدات ڕۆژانە دەها جار شت ئەنێرێتە سەری فقط ئەبێ کەمێک دقت بکەین گوێ بگرین بۆ فکرەکان گوێ بگرین بۆ دەنگەکان بزانین کە ئەم دەنگانە کە لەم لەولاوە دێن خەیرێکی مطلقین کە خوای تەعالا ئەیخاتە ناو مشکمان ئەی ئەگەر فکری شەڕ زۆرە لە مشکمانە ئەشێ چی بکەین ئەشێ چۆن بکەین ئەشێ بترسین یان نەترسین جگەی مەترسی هەیە بیرکەرەوە بزانە تۆ بۆچی ئەو نەخۆت خستووەتە مەعرەزی نەفس و شەیتانەوە بۆچی ئەو نەڕەحەت یێن زەفەرت پێ بن و ئەوەش با بڵین ئێمە یەکەڵبەتە من خۆم عەرز دەکەم کە هیچمان نەکردووە زۆرتری کاتمان لە مەعسیەتا تێپەڕ بووە زۆرتری کاتمان بەرەو مەعسیەت چوین زۆر طەبیعیە زۆر طەبیعیە ئەمە کە شەیتان ڕەحەت بتوانی ئیلقامان پێ بکە زۆر طەبیعیە ئەمە کە نەفسمان بێت و بیهەوێ شتێک بە ئێمە بکات کە پێی خۆشە کە وەکو مناڵێکە وەکو گەنجێکی نەزان و نەفامە پێخۆشە ئەسیان بک پێخۆشە تەمەڕۆت بک پێخۆشە لەو شتانە نافرمانی بە ئێمە دروستکە لە ناو ئێمەدا نافرمانی دروست بکات پس ئەمە کە فکری خراپ دێ بە مشکمانە دانیشین بیرە بکەینەوە مەیوس نەبین هیچ وەختێ بەڵام بۆ ئێمە ئاوا ئەوە دەرگایەکی کراوەمان هەیە ها دەرگایەکی کراوەیە کەس گوێ نادا هەر کەسە یێت و ئەچێ بۆچی ئەوە دەرگایەکی کراوەم هەیە کە بەو ڕەحەتیە نەفس و شێتان ئەفکاری خۆیان دێن و ئەبن خۆب لێرەدا ئەشێ چی بکەین ئەشێ نگەحبانێک و حارس و ناظرێکی زۆر سەرسەخت و زۆر کەللەڕەق و زۆر ناحەول لەبەر دەرگادا دابنی ئەفکارت کۆنتڕۆڵ بکەی ئەفکارت کۆنتڕۆڵ بکەی هەر هەوەی تەواشاکەن کەسێک لە بازاڕێکە دانیشتووە هەر نەفەرەیە قسەیەکی پێکە ئەویش بە گوێکە بڕۆ ئەوە بکە ئەچێکە جنم دەبەوە گوێنی پێدا لە فلانە کەس تێ هەڵبدە تێ هەڵەدا ئەمە مرۆڤ نییە ئەمە مرۆڤێکی ساق نییە ئەمە ئینسانێکی ڕێکوپێک نییە ئینسانێکە ها لە بەردەم ها لە مەعرەزی مەسخەرەکردنی خەڵکدا هەر کەسێک و ئەی هەوی ئیشی خۆی پێەکە بۆ وامان کردووە لە خۆمان کە نەفس و شەیتان هەر کارێک کە ئەی هەوی بە ئێمە بکە بۆ یەدانیشین ئەم ئەفکارانە بسەنجین کە عەرزم کردی جوانترین ڕێگە جارێ ئەوەیە دوایی بەحسەکەی نەفسمان ئەشێ بناسین باوەڕ بکەن ئینسان کە نەفسی ناسی کە نەفسی هێنایە ژێر اختیاری خۆی ئەم ئەفکارانە گەمەی پێ ناکەن هەر ناین بە مشکیشیدا ئەفکارەکان هەر لە خۆیان و خود بە خود حەزف ئەبن خود بە خود دوور ئەکەوێنەوە بۆیە کاتێک کە مرۆڤ دائەنیشێ و بیرەکات و ئەی هاوار ئەم هەموو بیرە بۆیت و من بۆ ئاوە خوای تەعالا دەرگانەیەکی ڕەحمەتی لێ ئەکاتەوە کاتێک کە بزانی کە دەسەڵاتێکت نییە کە هیچت پێ ناکرێت تازە تا ئیسا هەرچێک کراوە هەرچێک بووە بەڵام ئیسا خۆ هیچت پێ ناکرێ تازە شەیتان و نەفس هاتوون و بەم فکرە خراپانە و بەم بیرە خراپانە و سەریان تێ کردووی ڕێگەتەوەی ئەعوذ بالله من الشیطان الرجیم هەر وەختێک کە وئیما ينزغنك من الشيطان نزغ
فاستعذ بالله من الشيطان الرجيم. باور بكن أجر إنسان دركي معناي أعوذ بالله من الشيطان الرجيم بكات شيطان زفري بينابا أو كاتي إن كيد الشيطان كان ضعيفا لبرابري رحمي خواو كيد الشيطان ضعيفا درقتي إنسان نايد بويا لو كاتيدا لو وختيدا كشيطان زورد بويني لو وختيدا كإيماء أتوانين ضعفي خمان ببينين ضعفي خمان درك بكين قورترين كارك كأتوانين بكين أوية أعوذ بالله من الشيطان الرجيم بقرية بسر خوادا وبدل بلي أعوذ بالله من الشيطان الرجيم يا ربي من لدسي الشيطان فنام هنا بتو يعني لقصوته هاتم بو بركة لم همو بيسية يم بو بحري نوريتو بو بحري بركتيتو بو بحري رحمتيتو وإمكاني نية إنسان آوا بحناب بات ذاتي حق تعالى وخواي تعالى إنسان دسي خالي بنيريتو إمكاني نية إنسان بوجوره بروا وبلي يا ربي بنام بده ونجاة بده بلام خوي تعالى إنسان بقرين تو نا إمكاني نية ويا أول كارك أيكي بنام بابو ذاتي حق تعالى وداواي ضعيفي خدكم بلي يا ربي من درقة نايم خدكم أكيم بك دو دانيشه هكا أما على بربو ولا بيساي دانا لا ينببه أما فرابده أو فرابده أو لعببه أو يتر لعببه ورده فيرا بيكتو أو أفكارانا وأوشت خرابان لا أبي فكرة خيرا كان مسيطر أبن بسريانا أما كوتا بحسي إيمية وأبيت دسبيكك بناسيني نفس من أم دار تشيب كان كنفس بناسين وشون بكين كنفس بناسين أبي أم حواسانه راقري بكين أشي بيان جرين وأشي هوشمان بيانو فلترك يعني لسر بخين كأوشتا بيسانا نروات نادر ولو لا أفكار مان كنترول كان كسي كدلاقة كاني بستوى هل بزور توزيت بلان حد دوباره ديسان دلاقة كان بيو أدا صعيكا ولو لا شو خليكي تمسكارية بعبادات خوي تعالى شاوي رحمي بيأكات وإما أو ما نقرك كخوي تعالى لحظيك بشاوي رحمه برواني بيامانا إن شاء الله لما بدوا بأويك وتمان تكبيري أفكار مان بكين أروينا ناو أو كتشون خو مان بناسين وشون سر ببين الناو ولا قرانا بوخو شي فهم بكينو شون كار بكين كأويتر سلوكي راسقيني مروفي مسلمانة إن شاء الله لا جلسي دهات واري نصر أو بابتا بإذن الله تعالى قولوا قولي هذا واستغفر الله العظيم لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.